هەر کەسێک ئارەزوو دەکا ببێتە براوەی PS4 بە خۆڕایی ئەوە ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن و چانسی خۆتان تاقی بکەنەوە. بچن سبسکرایبی کەناڵی کورت سێرز بکەن و پشگیری لە ڤیدیۆکانی بکەن. بڕیاری داوە هەر کات بگا بە 60,000 سبسکرایب ئەوە PS4 دەکاتە خەڵات بۆ ئەو بەڕێزانی کە سبسکرایبی کەناڵەکەیان کردووە. بۆیە تۆش چانسی خۆت تاقی بکەرەوە. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنە. بچن سبسکرایبی بکەن و چاوەڕوانی تیر و پشکەکە بکەن. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوە یازیز و خۆشەویست. لە جیهاندا پەیکەر هەیە کە بیرۆکەکەی شۆکت دەکات. پەیکەری واش هەیە کە خاوەنەکەی باشترین زۆری حەشیش دەکێشێت و پەیکەری واش هەیە ڕوخسار و شێوە دەشێوێنێت. بەڵام ئەمڕۆ تیشک دەخەینە سەر پەیکەرێک کە هەموو مەسیحیەکان کۆکن لەسەر ئەوەی ئاڵۆسرین پەیکەرە لە مێژوودا. بەڵام پێش ئەوەی دەست بە ڤیدیۆکەمان بکەین، پاڵپشتیمان بکەن بە لایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی دێنیشتی سبسکرایبەکە ساڵاک بکەن. فەرمون ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. بابەتی ئەم ڤیدیۆمان لەسەر پەیکەری گریاو دەبێت. هەمومان چیرۆکی خات و مەریەم سەلامی خودای لێبێت دەزانین کە مەسیحیەکان زیاتر لە 20 نازناویان لێناوە. لەوانەش حەوایی نوێ، مادۆنا دایکی ڕووناکی کۆترە چاکەکە شاژن و هەروەها بووک بە کورتی خات و مەریەم بە پیرۆستترین کەسایەتی دادەنرێت لای مەسیحیەکان و هیچ ماڵێکی مەسیحیان کەنیسەیەکی نییە کە وێنە و پەیکەری ئەوی تێدا نەبێت. هەرچەندە نرخیشیان زۆر گرانە. ئەگەر گەڕانێکی هەڕەمەکی بەناو هەرپێگیەکی مەسیحیدا بکەیت ئەوەت بۆ دەردەکەوێت کە نرخی پەیکەری خات و مەریەم گەیشتووە بە $2000. بەڵام گرانی نرخی ئەم پەیکەرانە سەیر نییە، وەڵکو فرمێسکەکانی سەیرن کە هەموو مەسیحیەکانی جیهانی هەژاند. یەکەم حاڵەت لە مێژوودا. ئەگەر بگەڕین بە دوای یەکەم موعجیزەی مادۆنا لە ساڵی 1953 دەیانوێنە و پارچە ڤیدیۆی کۆنی خەڵکانێک دەبینین کە لە دەوری پەیکەرێکی بچووک کۆبوونەتەوە کە لە سەردیواری دەرەوەی ئەم ماڵە هەڵواسراوە کە خاتوونێک بە ناوی ئەنتۆلینا و هاوسەرەکەی ئەنجێلۆیانۆسۆ خاوەندارێتی دەکەن. چیرۆکەکە لە ساڵی 1935ەوە دەست پێ دەکات لە شاری سیراکۆسای ئیتاڵی، کاتێک کە ئەنتۆلینا لە ڕۆژی هاوسەرگیریەکەیدا پەیکەرێکی بچووکی خات و مەریەمی بە دیاری بۆ هات و بڕیاریدا لە ژووری خەوتنەکەیدا ڕاستەوخۆ لە سەروی جێگاکەیەوە هەڵی بواسێت. ڕۆژگار بە شێوەیەکی ئاسایی تێپەڕی تا ئەو کاتێ ئەنتۆلینا زانی کە دووگیانە و تووشی ژەهراوی بوونی خوێنیش بووە کە پێویستی بە چارەسەری درێژخایەنە. ئەم خاتوونە لەسەر جێگەکەی پاڵکەوتە بوو و لەگەڵ نەخۆشیەکەیدا دەزەنگا، بەهۆی توندی ئازارەکەیەوە دەبورایەوە و هۆشی بەخۆی دەهاتەوە. هەموو ڕۆژەکانی بەم شێوەیە بەڕێدەکرد تا جارێک لە جاران تێبینی شتێکی نامۆی کرد لە پەیکەرەکەدا. چەند لۆپە ئاوێک پێدەچێ پەیکەرەکە بگری. ئەنتۆلینا بەپە لە هاوسەرەکەی و دراوسەکانی لەم موعجیزەیە ئاگادار کردەوە. هەواڵەکە زۆر خێرا بە هەموو شارەکەدا بڵاو بووە. هەموو خەڵکی دەیانویست ئەم موعجیزەیە ببینن کە بانگەشەی بۆ دەکرا، بەڵام وەک ئەبینین ژوورەکە بچووک بوو. هەر بۆیە هاوسەرەکەی پەیکەرەکەی لەسەر دیواری دەرەوەی ماڵەکە هەڵواسی تا هەمووان بتوانن بیبینن. هەزاران مەسیحی سەردانی ماڵەکەیان دەکرد تا نزاو پاڕانەوە لە پەیکەرەکە بکەن. هەر بۆیە پێویست بوو پیاوانی ئاینی بێنە بابەتەکەوە تا بیبینن و گریانەکەی لە بەرچاوی بینەرانەوە ڕوون بکەنەوە. بەڵام پێش ئەوە زانەکان هاتنە سەر هێڵ. راپۆرتی زانەکان جەختی لە نەبوونی هیچ کونی لێ کردەوە لە پەیکەرەکەدا و بە بەکارهێنانی مژەرێکی پاکراوە نمونەیەک لە فرمێسکەکەیان کۆکردەوە و لە کەمۆڵەیەکدا گێندرایە تاقیگا تا لەلایەن پزیشکەکان و پسپۆڕانی کیمیاییەوە پشکنینی بۆ بکرێت. دوای ئەنجامدانی پشکنینەکە فرمێسکەکان وەستانوە تا ئەمڕۆژ ئەم ڕووداوە دووباران نەبۆتەوە. پزیشکەکان گەیشتن بەو ئەنجامەی ئەو شلەیە کە پشکنینی بۆ کراوە هاوتایە لەگەڵ نمونەی فرمێسکی کەسێکی پێگەیشتوودا و ئەم راپۆرتە پزیشکیە لەلایەن 4 پزیشکەوە
ئیمزاکرا کە ئەمانە بوون: میشێل کاسۆلا، فرانشسکۆ کۆتیزی، لیوپۆلدۆ لا ڕۆزا و هەروەها ماریۆ ماریتا. دوای راپۆرتە پزیشکەکە کانیسا ڕایگەیاند کە ئەمە موعجیزەیەکی ڕاستەقینەیە، هەر بۆیە ئەم پەیکەرە بە شێوەیەکی فەرمی بە پیرۆزدانرا، بەڕادەیەک کە پیاوێک پیرۆزی بکات کە خاوەنی بەرزترین پلەی کاهینێتیە، ئەویش پاپا پیوسی 12ەمە و هەرخۆی ئەوەی بۆ هەموو خەڵکی جیهان ڕوون کردەوە کە ئەم ڕووداوە موعجیزەی چاکبوونەوەیە لە نەخۆشی و بەڵگەشی ئەوە بوو کە ئەنتۆلینا بە تەواوەتی لە ژەهراوی بوونی خوێن چاک بووە و منداڵێکی تەندروستیشی هێنایە دنیاوە. و لەبەر ئەوەی کە شیکەرەوەی موعجیزەکە خاوەنی گەورەترین پێگەیە لە ئاینی مەسیحیەتدا، هەواڵەکە بەسەراپای جیهاندا بڵاو بووە و لێ هات هەموو مەسیحیەک لەم جیهانەدا هیوای دەخواست ڕاستەخۆ ئەم پەیکەرە ببینێت. ئەمەش دەسەڵاتدارانی کەنیسەی ناچار کرد پەرهیزگایەکی تایبەت بەم پەیکەرە دروست بکەن لە ناوەڕاستی شاردا و ناوی لێنرا مەزاری قەشەی فرمێسک و تا ئەمڕۆژ هەزاران مەسیحی گەشت دەکەن بۆ شاری سیراکۆسا و سەردانیکردنی ئەم پەرهیزگایە و ئەمە شێوەی پەرهیزگاکەیە لە ناوەوە. مەسیحیەکان لەسەر ئەم کورسیانە دادەنیشن تا داوای نزا لە قەشەی فرمێسک بکەن، بەڵام ئەمە بەخۆڕایی نییە، بەڵکو نرخی بلیتی چوونە ژوورەوە 8 یۆرۆیە بۆ کەسانی پێگەیشتوو و 4 یۆرۆیە بۆ منداڵان. ئەمە شارەکەی کردووە بە شوێنێکی گەشتیاری. بۆ نمونە بازرگانەکان یادگاری و پەیکەر دەفرۆشن کە هاوشێوەی پەیکەرە ڕاستیەکەیە و لەسەری نووسراوە قەشەی فرمێسک و ئەم پەیکەران نافرۆشێکی زۆریان هەیە و ئەگەر لە یوتیوب گەڕانێک بکەی بۆ قەشەی فرمێسک ئەوە دەبینیت کە تا ئێستاش ڕاگەیاندنەکانی ئیتالیا گفتوگۆ لەسەر چیرۆکی پەیکەری گریاو دەکەن. دوای ڕووداوە سەرسوڕهێنەرەکەی ساڵی 1953 دەن حاڵەتی هەواڵپێدان لەسەر گریانی پەیکەرەکانی خاتو مەریەم دراوە لە سەرانسەری جیهاندا. ئەم بابەتە لە بەشی دووەمدا ئاشکرا دەکەین کە زۆر سەرنجڕاکێشترە، بەڵام بە مەرجێک بڵاوی دەکەینەوە کە ئەم ڤیدیۆ پشگیریەکی باشی بۆ بێت. لە کۆتاییدا زۆر سپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە. گەر ڤیدیۆکەتان بەڵڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت. بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکە چالاک بکەن و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سپاسان دەکەم بۆ تەمەشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.